بۆ گفتوگۆکردنی زیاتر لەبارەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتی و گرنگی ئەم پەیوەندیانە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر عەلی دۆڵەمەری بەرپرسی نوێنەڕاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە فڕەنسا لە پاریسەوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا. دکتۆر سڵاتان لێبێت تۆم کاتتان باش. دکتۆر گەلێک بەخێر هاتن سەرچاوە. ئەگەر ژکارەمان خۆ بزانین نێرینە وڵاتێن ئەوروپی بەگشتی بتایبەتی فەرەنسایە دەرحەقی وان تەحەدیێن لە ناوخۆ لەسەر ئاستی دەرڤەژی ڕوبڕووی کابینانە هەم هاتنەکردن و چارەسەرکردنا بەشێک ji کێشەیەن مەزن چاوە تێ نرخاندن و دیتر. بەڵێ گەلێک سپاس. ڕاستی حکوومەتە فەرەنسا ڕۆڵێکی مەزن هەبوو ji hêwirkirnewa ew girjî û aloziya beyna hikûmeta Herêma Kurdistanê bexda hebû. Xwedê Serok Macron serdana Herêma Kurdistanê kir ji bîrnekeyên 2 sal pêştir û ev sal heyvadî û pêşwazî li Serokvezîranê hikûmeta Herêma Kurdistanê Barêz Kak Mesrûr Barzanî kir. Rolê wan rolekî mezin e. Ew zanin ew kabîneya ki sereta damezrandina wê kabîneya neh 4 sal pêştir ki belên dabû çaksazîya biket reformeke giştî encam bide di heme sekterê Herêma Kurdistanê de hikûmeta Fransî zot giringî ronîte ew programê hikûmeta Herêma Kurdistanê li buware taybetî li buwarê pêşmerge li dabînkirina asayişê bo Herêma Kurdistanê weroha şer dijê Daeş û terorîst de weroha li buwarê kiştûkar û geştyarî jî de hikûmeta Fransa rolê wê kabîne giringî dizanît. Çunki ew kabîne karê gelek kiriye gel heme ew arîşaneke rûbereyê kabîne bûne ve taybetî petaya koronake petayeke cîhanî bû û sistêke zor hemû buwara taybetî li buwarê pêwendî nêdawletî tê xist belê gel hemû ewane de hikûmeta Herêma şiyanê xwe derbêxîr ki belê pêwendî xwe digere welatê derve taybetî welatê Fransa biste qonake baştir de. بەڵێ دکتۆر لەلای وڵاتانی نێودەوڵەتی و بەتایبەت وڵاتانی ئەوروپاش پرسی ڕوبەڕەبوونەوەی گەندەڵی پرسێکی گرنگە لەلایەن کاری سەرەکی سەرۆکوەزیرانیش لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا ڕوبەڕەبوونەوەی گەندەڵی بووە وەکو خۆی دەڵێ ئەگەر بنبڕکردنی نەبێت دابەزاندنی بێ بۆ کەمترین ئاستی گەندەڵی لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستاندا وڵاتانی نێودەوڵەتی چۆن لەم ڕۆدەڕوانن لەبارەی ڕوبەڕەبوونەوەی گەندەڵی؟ یەکێک لە تەوارانە کە بەڕێز سەرۆکوەزیریان باسی ئەوەی کرد کە بۆ کەمکردنەوەی گەندەڵی چونکە گەندەڵی نەخۆشیێکە لە هەموو وڵاتانی دنیادا هەیە بەتایبەتی ئێمە هەرێمەکەین ئەم هەرێمە تووشی چەندین کێشەی ناوخۆیی و دەرەوە و ناوچەیی بووینە بۆیە چارەسەرکردنی ئەمە هەنگاوەکی زۆر گرنگە لە هەموو بوارەکاندا بەتایبەتی لە بواری کارگێڕی لە بواری لە سەکتەری پێشمەرگە لە سەکتەری وەزارەتەکانی تردا بۆیە لەو چاپێککەوتنەوەی کە ئێمە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی فەڕەنسی بە حقیقەت ڕۆلی سەرۆکوەزیران و ئەم کابینەیان زۆر بەرز دەرخێنن لە چارەسەرکردن و کەمکردنەوەی ئەم گرفتەی کە ڕوبەرەوەی نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو تەواوی ناوچەکە بوویتەوە. ئێمە لەبیر نەکەین ئێمە هەرێمەکەین لە ناو دەوڵەتێکی بەدرێن دەوڵەتی عێراق کە یەکێ لە گەندەڵترین دەوڵەتانی جیهاندا بەڵام خۆشبەختانە هەرێمی کوردستان جیاوازترە. ئەگەر بێت تەماشای بەراورد بکەین هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی عێراق وڵاتانی ترەوە لە زۆر ڕوویەوە هەرێمی کوردستان پێشکەوترە بەتایبەتی ئەو پرۆگرامەی کە سەرۆکوەزیران داناتی لە ڕووی دیجیتالیکردنی سیستەمی حکومی وەروەها دروستکردنی حسابی بانکی ئەمە وای کردووە کە بەڵێ حکوومەتەکانی وڵاتانی ئەوروپیدا بە چاوەکیتر بڕۆنە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەم سیستەمە ئێستا لە هەموو دنیا کاری پێدەکرێتێتی پارەی کاش و ئەوانە هێدی بەرە لە وڵاتان نامێنێت بۆ یام هەنگاوەکی زۆر گرنگە پرۆسەیەکی دوور و درێژە ئێستا دەستیان پێکردووە لەوانەیە چەند ساڵی تر بەرهەمەکەی ببینین بەڵام ئەم هەنگاوە لەلایەن حکوومەتی فەڕەنسی زۆر بەبایەخەوە دەڕۆڵێنەوە هەموو ئەو هەنگاوانەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەبەر بەتایبەتی لێ کەمکردنەوەی گەندەڵی لە گشت سکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. هێژای دوڵەمەری دیارە فەڕەنسایەژی چافلەیە لە کێلەکە ئەمریکایە باندوڕە خو هەبیتن بگشتی لەسەر عێراق و هەرێما کوردستانê di hemû cûmgeyan da siyasiya abûriya diplomasiya plana Fransayê ji bo dahatû çi ye bi taybetî ji bo xurtkirina peywendiyên digel Herêma Kurdistanê û kêmkirina wan kêşa û aloziyên hikûmeta herêmê digel hikûmeta federal hey derheqê necebecekirina destûr û yasayê çawa dikare rolê xwe bigêre gelo? ئەم ji bîr nekeyên Fransa rolekî mêjûyî hebû li navçeke taybetî li Sûriye û li Iraqê بەڵام mixabin paş şerê azadkirina Iraqê Fransa bejdar nebû ew kat Jacques Chirac serokkomarê Fransa bi biryar da kê bejdarî şerê azadkirina Iraqê nedet boyê
بۆشاییەک پیدا بوو لە سیاسەتا فرانسا لە ناوچەکە تایبەتی لە عێراقیدا بەڵام دوای هاتنە سەر حکم نیکۆلا سارکۆزی هێدی حکوومەتە فەرەنسا سیاسەتا خۆ گۆڕی ئێستا دەبێت ڕێگا هەرێما کوردستانی جارێکی دیکە ڕۆلی مێژووی خۆ لە عێراق سووریا و ناوچەکە بگیارێت و پەیوەندی نێوان حکوومەتە هەرێما کوردستانی و فەرەنسا پەیوەندێکی زۆر بەهێزن ئەم بینەکەین وەکو هەیڤا عسکر هەیڤادۆ سەرۆکی فەرەنسا کە وڵاتێکی زلهێزە ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە وەروەها گەر ئەڵمانیا سەرکردایەتی ئەوروپا بکات ئەندامی ناتۆیە هەمە بڕیاری گرنگ استراتیژی نێودەوڵەتی فەرەنسا بەشدارە پێشوازی لە سەرۆکوەزیران هەرێما کوردستانی کرد کە ئەوەش ڕۆڵێکی زۆر مەزن بوو و فەرەنسا توێت پەیوەندی نێوان بەغدا و هەولێرێ باش بن هەرچەندە پەیوەندی باش بن فەرەنسا شێت زیاتر ڕۆڵی خۆ ببینیت بۆ ئاواتکردنەوە بۆ دروستکردنا بنکەیەکی استراتیژی فەرەنسا هەم هەم هەرێما کوردستانێدا بۆیە سەرۆک ماکرۆن هەمیشە جەخوەکیری ویستە حکوومەتە عێراقی هەموو مافێ شەرعیت هەرێما کوردستانی چوارچێوەی دەستوورە عێراقی دابین بکات و سەرۆک ماکرۆن بۆ هەرێما کوردستانی ئەوە دەردەخات کە فەرەنسا بەڵێ دەبێت هەرێمەکە کوردستانە پێز هەبێت لە ناو عێراقەکە یەکگرتوودا ئەوە سیاسەتە حکوومەتە فەرەنسیە و تایبەتی سەرۆک ماکرۆن شارەزایەکی باش سەر عێراق و هەرێما کوردستانی هەیە پەیوەندی باش گەر سەرۆک بارزانەی گەر سەرۆکی هەرێما کوردستانی گەر سەرۆکی وەزیران و وەروەها گەل سیاسەتمەداری کورد بۆیە لێرەش گرنگی زۆر هەرێما کوردستانی ئەواندا کوردستانی دەن پاش ئەو ڕووداوە نەخوازراوەی کە ساڵا ڕابردوو لە فەرەنسا ڕوودا هەبوو کوشتنا چەند کەسێک کورد ئەم وەکو نوێنەرێت کووردا وەکو نوێنەری حکوومەتە هەرێما کوردستانی کاکەندار نەزان سەرۆکی ئەنجومەنی کوردی ئەم فەرمی لان کۆشکە کۆماری هاتنە پێشکردن و بەحسی ئەوە کرد کە بەڵێ فەرەنسا دە پشتگیریە تۆزا کوردکە هەر چوار پارچەی کوردستانی بتایبەتی لە هەرێما کوردستانێکی قاوەرەیەکە فعالیە دان پێدەنەڕایە بڕاتن ئەو پەیوەندیە دەناغێت داهاتوو باشتر چەند و لە بواری دیکەدا تایبەتی فەرەنسا بێت بواری گەشتیاری گشتیاری و بوارەکانی کەلتوری ئەوەش هاوکاری هەرێمی کوردستان بکات ئەگەر بین تەماشایەکی مێژووی بکەین فەرەنسا یەکەمین وڵات بێت کە بشێوەیەکی واقعی دۆستی هەرێما کوردستانیە لە هەموو بابەتەکاندا هەولێر ئەڤڕگەر شاری پاریس ڕێکەوتنامەکە دۆستایەتی واژۆ کرایە دێ بەشدار بیت لە ئەو چالاکی نێودەوڵەتی تێنە ئەنجامدان لە پاریس تایبەتی ساڵابێت ئۆلۆمپیاتە جیهانی دە پاریسی دەکردنێشاندا هەرێما کوردستانی گەری هەولێری دە بشێوەیەکی فەرمی بەشدار بن ئەگەر بیر نەکەین کردنەوە مونومنتە بارزانانی ئەمر تاکە کەسایەتی فەرمی سەرۆکی شارەوانە پاریس بوو کە بەشدارکردنەوە مونومنتەکە مازنە نیشتیمانیە بارزانانی کرد لە گوندێ بارزاندا بۆیە سەیکە لە وڵاتانە حقیقەت شێن بێژم کە ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینیت لەبەرە پێشبردنە پەیوەندیوان هەولێر و بەغدا و هەروە دروستکردنە پەیوەندێکە باش گەل هەرێما کوردستانی و گەل بەغدایشدا بەڵێ دکتۆر سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە ماوەی 4 ساڵی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستاندا بە سەردانەکانی و بە دیدارە دیبلۆماسیەکانی تا چەند توانی پێگەی استراتیژی هەرێمی کوردستان بەهێزتر بکات بێگومان ئەگەر بێت تەماشا بکەن لە وتارەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی هەفتی ساڵی 2019 لە پارلەمانیەکێک لەو بابەتانە کە باسی کرد کە بەرەپێشبردنی پەیوەندەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ وڵاتانی دەرەوەدا بە حقیقەت ئەمەژی سەلمان ئەگەر بێت تەماشا بکەن چاوی بە چەندین سەرکردەی جیهانی کرد وەکو باسم کرد سەرۆکوەزیرانی بەریتانیا سەرۆکی هەنگاریا سەرۆکی فەرەنسا سەرۆکوەزیرانی هۆڵەندا و لە بەشداری چەندین چالاکی نێودەوڵەتی وەکو پۆڵەندی داڤوس و ئیمینی و وڵاتانی تری کرد بەڵام ئەو بابەتێک کە باسم کرد لە سەرەتادا قەتای کۆڕۆنا تەنگیژەی زۆری خستە بەر ئەو کارانەی لە چوارچێوەی پەیوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆیە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لەگەڵ دەوڵەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بە هاوکاری ئەنجومەنی وەزیران کاری زۆر باش کردەوە لە 4 ساڵی ڕابردوودا ببینێکن یەکەم جارێکی هەرێمی کوردستان بەربوومە ناوحەکان هەناردەی وڵاتانی دەرەوە دەکات ئەمە هەموو ئەوانە دەچێت ئەو چوارچێوەیە کە بەڵێ سەرۆکوەزیران ئەو بەڵێنێکدا بوو بەڵێنی خۆی بەجێ گەیاندووە و هێشتا قۆناغی ترش ماوە ئومێدەوارین کە بتوانین ئێمە لە داهاتوودا پەیوەندەکان بستنە قۆناغی زۆر باش نەک تەنها ئێستا پەیوەندەکانی سیاسی دیپلۆماسی لەگەڵ وڵاتانی دەرەوە بەڵکو لەگەڵ وڵاتە پێشکەوتەکانی ترش بە تایبەتی لە وڵاتانی ئەمریکا وڵاتانی ئاسیایی وڵاتانی ئەفریقیادا کە هەندێک وڵاتی زۆر پێشکەوتن هەیە بتوانین ئێمە بەڵام بەهۆی ئەو بارودۆخی تووشی هەرێمەکە بووە نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو ناوچەکە عێراق و هەمووی بەخۆ دەمیتەوە شاری داعش بوو پاڵەتانی نەگریسی کۆڕۆنا بوو بەڵام سەرۆکوەزیران توانیتی پەیوەندەکانی هەرێمی کوردستان بخەتە قۆناغی زۆر باشەوە کە ئێستا هەرێمی کوردستان
ئەو پەیوەندیان نێودەوڵەتانەیەکی هەیە وەکو وڵات معاملەی لەگەڵ دەکرێت ئەو هەموو ئەو شاندانێککردن بۆ بەغدا سەردانی هەرێمی دەستا خۆش بن دکتۆر عەلی زۆر گرنگێکی امیدوارم بتوانین ئەم کارە لە داهاتوو ئەنجام بدەین. گەلێک سپاس دکتۆر عەلی دۆڵەمەری بەرپرسی نوێنەڕەتی حکوومەتە هەرێما کوردستانê لە فەرەنسایەتە هەر هەوی دەم باش. سپاس دکتۆر.